سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. ئازیزان، لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. لە ئەڵلقەی ئەم حوتوێ بەرنامەکەماندا بینەر و بیسەری بابەتێک دەبێن لە ژێر ناونیشانی جۆئان ژنە سرودبێژی ئازادی و بەرابەری ئینسان لە نووسینی پوران نەوایی وەرگێڕانی سەعید ئەمانی. بۆ هیوایە ناوڕۆکی بەرنامەکەمان جێگای سەرنجی ئێوەی ئازیز بێت. لەگەڵمان من بۆ بینین و بیستنی ئەم بابەتە. جۆئان ژنە سرودبێژی ئازادی و بەرابەری ئینسان. هەڵەیە ئەگەر پێمان وابێ کە سەرمایەداری تەنیا ئاستی ژیان و بەڕێچوونی کۆمەڵانی خەڵکی دنیا بە ئاشکرایی کردووەتە ئامانج. ئەوە هەموو پانتایی ژیانی ئینسانەکە کەوتووەتە ژێر گورزەوە. بۆ پاراستن و بەردەوام هێشتنەوەی حیاتی سەرمایەداری و بۆ سەپاندنی ئەم هێرشە موسیقا و گۆرانی زیاتر لە ڕابردوو بە چەشنی سینەما و هیتر لە پاڵباقی ناوەند و دامەزراوەکانی سەرمایەداریدا وەک مەزهەب، ئەرتش و هیتر ئەرکمندکراوە. ئەرکێکی کە بێجگەلەوەی بە سڕکردنی بیر و ئەندیشە و ڕەوانی کۆمەڵانی خەڵک پێناسە بکرێت وەسفێکی تر هەڵناگرێت. موسیقای ڕایج و باوی ئەمڕۆیی کە شەبەکەی تەلەڤیزیۆنە پڕخەرج و جەبەلاحەکانەوە برەوی پێدەدرێت گومانی تێدانیە کە دەبێ وەک بەشێک لەم هێرشەی سەرمایەداری و دەرکەوتەیەک لە بەرەوپێشچوونی لە شەڕ لە دژی ژیانی ئینسانی لە دۆخێکدا کە بزووسنەوە کرێکاری و سۆسیالیستەکان لاوازی و سستی داگرتوون بەحساب بێت. ئەم موسیقایە کە لە ناوەڕۆکی فیلمە ڤیدیۆیەکاندا پەیامهێنەری ژیانێکی بەڕەواڵەت خۆش و پڕ لە کامەرانیە لە سەروەت و سێکس و ئاعتیادەوە سەرشاوێ گرتووە. دەیەوێت چاوی ئەقڵ و بەسیرەتی جەماوەری خەڵک و بەتایبەت لاوان و تازە لاوان بە بادی فەنادا بدات. گەرەکیەتی وێنایەکی درۆینە و فانتەزی لە ژیانێکی کامەران بخاتە بەرچاو و وێنەی ڕاستەقینەی نابەسامانی و موسیبەتەکانی ئەم دنیایە وەک شەڕ، بێکاری، بێخانە و لانەیی، هەژاری، برسیەتی، نەخۆشی و هیتر لە بەرچاوان ون کات. دەیەوێ باوەڕیان پێبێنێ کە پێویستە لە بیری خۆیان دابن و خەمی کەسانی تر نەخۆن، چون دنیا هەر ئەوەیەکە هەیە. لە ناوەڕۆکی پەرستاندنی موسیقای هەرزە و گوێ لە مەستی سەرمایەداریدا ناسینەوە و چوونە سەر ئەو کەسانێکە موسیقا و گۆرانی بە چەشنێکی تر تێدەگەن ڕەنج و ئازارەکانی خەڵکی کرێکار و هەژار و ژێردەست لە بەرهەمەکانیاندا ڕەنگ و دەنگدانەوەی هەبوو تا ڕاستیەکانی ئەم دنیاە لە بیر نەچنەوە. ئەوین و خۆشەویستی، ڕێز، یەکسانی، ژیانی ئینسانی و هەموو شتێکی باشیان بۆ سەرجەم خەڵکی دنیا دەویست و موسیقاکەشیان هەر خست بووە پێناو ئەم ئامانجەوە. کارێکی گرنگە. جۆئان بائیز لە زۆمرەی ئەم جۆرە کەسانەیە. گۆرانی بێژێک کە خەڵکی خۆش دەویست، ڕێزی لە کەسایەتی ئینسانیەکان دەگرت. گۆرانی بێژێکی کە دۆست و پشتیوانی کرێکاران و زەحمەتکێشان بوو. شەڕ، هەڵاواردن، گرتن و زیندانیکردنی ئینسانەکانی پێ قبوڵ نەدەکرا. گۆرانی بێژێکی کە نەک ئامریکایی بەڵکو کەسێکی ئەنتەرناسیۆنالیست بوو. لە ئەمریکا بەرەنگاری سیاسەتی شەڕخوازانە و تەبعیزامیزی دەوڵەت دەبوویەوە. لە ئیرلەندی باکوور خۆپیشاندانی وەڕێدەخست. لە فەلەستین و سەرایڤۆ گۆرانی بۆ خەڵکی دڕپڵ لە ئیش و ئازاردەشڕی. گۆرانی بێژێکی کە جەنگە گەرم و بە سۆزەکەی دروشمە لە دڵ نزیکەکانی و موزیکە زەمینەیەکەی لە ناڕزایەتی بە هەموو ئەو شتانە لە دژی مرۆڤ و مرۆڤایەتی بوون بەکاردێنا. جۆئان بائیز بەرهەمی سەردەمە مێژوویەکەی بوو. دەورەیەکی کە بزووستنەوە جەماوەریە کرێکاریەکان هێشتا بە گڕوتینەوە لە ئارادا بوون. دەورێکی کە هەر بەم ئاعتبارەوە بزووتنەوەی دژ بە شەڕەکەی، بزووتنەوە دژی هەڵاواردنەکەی و سرودبێژەکانی ڕەنگ و بۆیەکی تریان هەبوو. با بە یەکەوە چاوێک بە هەوراز و نشیوەکانی ژیانی هۆنەری و کۆمەڵایەتی ئەم گۆرانی بێژە مەزنەدا بخشنێنی و دواتر دەقی چەند سرودێکی بخوێنینەوە کە خۆیان باشترین ناسێنەری ئەم سرودبێژە ئازادی و یەکسانی خوازەی ئینسان و مرۆڤایەتین.
جۆئان بائیز لە ساڵی 1940 لە نیویۆرک لەدایک بووە. یەکەم جار لە ژوئەنی ساڵی 1958 دوای وەرگرتنی دیپلۆم نەوارێکی گۆرانی ئازمایشی بۆ کۆمپانیایەکی پڕکردنەوەی کاسێت تۆمار دەکات کە لەلایەن کۆمپانیەکەەوە پەسەند ناکرێت. دوای ئەوە بۆ درێژەدان بە خوێندن لە زانکۆی بۆستۆن ناونووسی دەکات، بەڵام لەبەر ئەوەی کە بیری لای موزیک و گۆرانی خەڵکی دەبێت زۆر زوو زانکۆ بەجێ دێڵێ و بە گشتی خۆی تەرخانی کاری موسیقا و گۆرانی دەکات. لە ساڵی 1950 کاری گۆرانی بێژی لە کلوپی 47 کە تایبەت بە گۆرانی جەماوەری بوو دەست پێ دەکات و بە خێرایی دەبێتە جێ سەرنج و خۆشەویستی خەڵک. لە ساڵی 1962 حوزوری چالاکانە و پڕشۆری جۆئان لە بزوستنەوەی مافی مەدەنیدا ناوی ئەوی وەک داکۆکی کارێکی مافی یەکسان بۆ گەشت ئینسانەکانی خستە سەرزاران. یەکەم تۆڕی کۆنسرتەکانی لە زانکۆکانی باشووری ئەمریکا کە زیاتر سەر بە ڕەشبەستەکان و خەڵکانی ئەمریکای لاتین بوون و هەڵاواردنی ڕەگەزی بە توندی تیاندا برەوی هەبوو پێشوازی گەرمیان لێکرا. لە ساڵی 1963 ئالبۆمی جۆئان بائیز لە کۆنسرتێکدا خەڵاتی باشترین ئالبۆمی خەڵکی لە گرامی ئاڤێردز دەباتەوە. هەر لەم ساڵەدا جۆئان ڕێبەریکردنی بزوستنەوەی هونەرمەندان سەبارەت بە بایکردکردنی شەبەکەی ABS یەکێک لە گەورەترین ڕاگەیەنەرەکانی ئەمریکا و دنیای سەبارەت بە دەربڕینی ناڕزایەتی بە بڵاو نەکردنەوەی بەرنامەکانی پیت سیگر لەم شەبەکەیەوە بەهۆی چالاکە سیاسیەکانەوە دەگرێتە ئەستەوە. لە مانگی ئوتدا جۆئان لە بەردەم 250,000 گوێگرجا لە ڤاشنگتۆن سرودی ئێمە سەردەکەوین دەشڕێت. ساڵی دواتر نۆرەی دەربڕینی ناڕزایەتیەکانی بەهێزە لە دژی شەڕی ڤیێتنام و جۆئان 90 لەسەر لە ماڵیات بەردەهاتی خۆی واتە مەبلەغێکی کە لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە بۆ یارمەتی بە بوجەی شەڕ لە دژی ڤیێتنام تەرخانکرابوو نادات. ئێدارەی جارای ئەمریکا دژکردەوە دەنوێنێ، بەڵام ئەو تا 10 ساڵی داهاتووش لە دانی ئەم بڕەماڵیاتە خۆ دەپارێزێ. لە ساڵی 1965 جارێکی تر جۆئان خەڵاتی باشترین گۆرانی دەباتەوە بۆ گۆرانی لەوێ تەنیا بۆ سەروەت. لە مانگی مارسی هەر ئەو ساڵەدا لە ڕێپێوانێکدا بۆ دەستەبەرکردنی مافی کۆمەڵایەتیەکانی خەڵک لە شاری سلما تانمۆنگری لە وڵایەتی ئەلەباما بەشداری دەکات. لە مانگی ئوتیشدا لە خۆپیشاندانی دژ بە شەڕی ڤیێتنام لە بەردەم کۆشکی سپیدا ئامادە دەبێت. ساڵێک دواتر جۆئان ڕێپێوانی دژە جەنگی لە ئاڵمانی ڕۆژاوا لە ڕۆژی ئیسیتێری ڕێبەری کرد. لە مانگی سەپتامبردا لە پاڵ مارتین لۆتێرکینگدا لە ڕێپێوانی شاری گرانادا لە ویلایەتی میسیسیپی هاواری ناڕزایەتی دەربڕین بە تەمبێکردنی جەستەیی و کرزاڵ و هەڵسوکەوتی توندوتیژی ئامیز لەگەڵ مناڵانی ڕەشپێستی لە مەدرسەکانی ئامریکای بەرزکردەوە. لە مانگی دەسامبردا بۆ یارمەتیدانی کرێکارانی مانگرتووی مەزراکانی کالیفۆرنیا کۆنسرتێکی بەڕێوەبرد. هەر لەو مانگەدا لە ناڕزایەتی بە حوکمی ئەعدامی 64 زیندانی لە جێژنی کریسمێسی زیندانیانی زیندانی کۆئینتیندا بەشداری دەکات و خوازیاری هەڵوەشانەوەی حوکمی ئەعدامی زیندانیەکانە بێت. لە ساڵی 1968 لە ژاپۆن دەچێتە سەر شانۆ. لە کاتی ئەجرای بەرنامەکەیدا لەلایەن وەرگێڕێکەوە باس لە بۆچوونی سیاسیەکانی دەکرێت. دواتر وەرگێڕەکە دەڵێ کە مەئمورەکانی سازمانی سیای ئەمریکا ئەویان خستبووە ژێر گوشارەوە تا بۆچوونە ڕاستەقینەکانی جۆئان بۆ بەشداری کۆنسرتەکەی باس نەکات. هەرچەند سازمانی سیا دەخاڵەتی خۆی لەم بارەیەوە ڕەت دەکاتەوە، بەڵام جۆئان لە گەڕانەوەیدا بۆ ئەمریکا ئیجازەی پێنادرێت کە لە چالاری قانونی ئەساسی ڤاشنگتۆن بەرنامە بەڕێوەبەرێت. جۆئان کۆنسرتە بەخۆڕاییەکەی خۆی لە بەردەم 30,000 کەس لە تەماشاچیاندا لە پاڵ بینای یادەوەریەکانی ڤاشنگتۆن بەڕێوە دەبات و شکۆمەندی هونەرمەندێکی ناڕازی خەڵکی و جەماوەری بەڕووی دەوڵەتی ئەمریکادا ئەکێشێ. ئالبومی با مناڵەکان ڕزگار بکەین هەر لەم ساڵەدا دەخاتە بازارەوە و داهاتەکەی بۆ یارمەتیدانی مانگرتنی ژنان بۆ ئاشتی تەرخان دەکرێت. لە مانگی ئۆکتۆبردا لەگەڵ 119 خۆپیشاندەری تر بە تاوانی داخستنی دەرگای هاتنەژوورەوەی ستادی ناوەندی
هێزە چەکدارەکانی ئەمریکا لە ئۆکلەندی کالیفۆرنیا دەگیردرێت و بۆ ماوەی 10 ڕۆژ زیندانی دەکرێت. لە مانگی دەسامبەردا جارێکی تر بەهۆی دووپاتکردنەوەی کرزاری پێشووی بە 90 ڕۆژ زیندان مەحکوم دەکرێت، بەڵام دوای مانگێک لە زینداندا ئازاد دەکرێت لەبەر ئەوەی زیندانیەکان بڕیار ئەدەن کە لە ڕۆژی ئازادبوونیدا دەست بدەنە ڕاپەڕین. لە ترسی ئاخێزی زیندانیەکان بەرپرسانی زیندان ڕێگە چارە لە ئازادکردنیدا دەبینن. لە ساڵی 1968 دەردەکەوێت کە فرۆشرانی کاسێتەکانی جۆئان لە فروشگاکانی سەر بە ئەرتشی ئەمریکا قەدەغە کراوە. هۆکارەکەش ڕوونە چالاکیە دژ بە شەڕەکانیەتی. هەر لەم ساڵەدا لە کۆنسەرتێکدا لە لۆس ئانجلس 20 لاوی ئەمریکایی بە نیشانەی ناڕزایەتی دەربڕین دژ بە شەڕی ڤیەتنام کارتەکانی ئامادە بە خدمەتی نظامی خۆیان پێشکەش بە جۆئان دەکەن و لە چوون بۆ سەربازی خۆ دەبوێرن. دیسانیش خەڵاتێکی تری سەبارەت بە ئالبۆمی هەموو ڕۆژێک ئێستا پێدەدرێت. لە ساڵی 1970 لە مانگی ئۆکتۆبردا بۆ یارمەتیدانی بزوستنەوەی یۆنان 3 کۆنسرتی یارمەتی لە تەئاتری سۆنانی بریکلی کالیفۆرنیا بەڕێوە دەبات. لەم کۆنسرتانەدا هونەرمەندانی کۆچبەری یۆنانی ملینا مێرکۆری، جۆلێس داسیل و هیتر بەشدار بوون. 2 ساڵ دواتر جارێکی تر جۆئان خەڵاتی باشترین ژنی گۆرانی بێژ بەدەستێنێ و یەکێک لە گۆرانیەکانی وەک باشترین گۆرانیەکانی ساڵ هەڵدەبژێردرێت. لە مانگی ژۆئانی هەر ئەو ساڵەدا جۆئان لە خۆپیشاندانی دژ بە شەڕی بازنە بە دۆری کۆنگرەی دایکان و مناڵانی ئەمریکایدا لە شاری ڤاشنگتۆن بەشداری دەکات. خۆپیشاندانێکی شکۆدار کە تیادا دایکان و مناڵانی ئەمریکایی لە ناڕزایەتی بە شەڕ بینای کۆنگرەیان بە لە یەک هەڵپێکانی پەنجەکانیان خستبووە گەماروی خۆیانەوە. لە مانگی دەسامبر لە بارودۆخێکدا کە شاری هانوێ پەیتەختی ڤیەتنام لەژێر هێرشی توندی ئاسمانی ئەمریکادا بوو، بۆ گەیاندنی نامە و دیاریەکانی کریسمەسی زیندانیانی ئەمریکایی دەچێت بۆ هانۆی. ئالبۆمی کوڕەکەم ئێستا لەکوێی لە ساڵی 1973 بڵاو دەبێتەوە، حاصلی ئەم سەفەرەیە. لە مانگی ئاڤریلی 1975 ئالبۆمێکی تری لە پلەبەندی پلەی زێڕیندا جێدەگرێ. جۆئان هەر لەم ساڵەدا بۆ چەندۆمین جار لەگەڵ باب دیلان کە دۆستێکی نزیکی بووە لە کۆنسرتێکدا بەشداری دەکات. لە ساڵی 1976 بەشداری خۆپیشاندانی خەڵکی ئیرلەندی باکوور بۆ ئاشتی دەکات. ساڵی دواتر ئەو ئیسپانیایە کە بەهۆی حوزوری جۆئانەوە دەکەوێتە لەرزە، گۆرانی ئیسپانیایی ئێمە ناجوڵینی بە شێوەی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی ملی ئیسپانیەوە لە حاڵێکدا ئەجرا کرد کە بڵاوکردنەوەی ئەو گۆرانیە لە 40 ساڵ لەوە پێشەوە بە دەستوری ژنەراڵ فرانکۆ قەدەغە کرابوو. هەر لەم ساڵەدا گەشتە کۆنسرتیەکانی ئەوروپا و ئامریکای جۆئان بەڕێوە دەچێت. یەکێک لە کۆنسرتەکانی ئامریکای بۆ زیندانیانی سیاسی سۆلدات دەبێت. لە ساڵی 1970 لە چەندین خۆپیشاندان و ڕێپێواندا لە ناڕزایەتی بە چەکە ئەتۆمیەکان بەشداری دەکات. بڕیار دەدا لەگەڵ گروپی سانتانا کە گروپێکی بەناوبانگ بووە کۆنسرتێک لە ڕۆژی 4 مانگی ژوئان لە لینینگرادی شۆڕەوی ئەو کات بەڕێوە ببرێت. بەڵام ئەو کۆنسرتە بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک لەلایەن کاربەدەستانی دەوڵەتیەوە هەڵدەوەشێتەوە. لە ساڵی 1980 جۆئان دڵخوازانە بۆ گەیاندنی خۆراک و جەرمان بە خەڵکی ناوچەی ڕۆژهەڵاتی کامبۆج دەچێت بۆ ئەوێ. لە ساڵی دواتریدا لە گەشتی کۆنسرت بۆ مافەکانی مرۆڤ لە ئەمریکای لاتین ئیجازەی بەڕێوەبردنی کۆنسرتی لە شیلی و برێزیل و ئارژانتین پێنادرێ، بەڵام لە نیکاراگۆئێ بەرنامە بەڕێوە دەبات و لەلایەن خەڵکەوە پێشوازیەکی گەرمی لێ دەکرێت. لە ساڵی 1983 ئالبۆمی زیندوی ئەوروپای 83 لە کۆنسرتەکانی ئەوروپا و کانادایدا بە شێوەی زیندوو تۆمار دەکرێت. ئەم ئالبۆمە لە فەرەنسا خەڵاتی ئالبۆمی تەڵایی بەدەستێنێ. لە 15 مانگی ژوئانی ئەو ساڵەدا جۆئان بۆ ئاشتی و بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە بەردەم 120,000 کەسدا لە مەیدانی کۆنکۆردی پاریس کۆنسرتێکی بەخۆڕایی بەڕێوە برد.
لە ساڵەکانی 1986 و 1988 لە کۆنسرتەکانی ڕێکخراوی لێبوردنی نوێنەتەوەیدا لە ژێرناوی پیلانی ئومید و مافەکانی مرۆڤ ئێستا بەشداری دەکات و خەڵک لە دژی ئازار و ئەشکەنجە و لە پێناو ئازادی زیندانیانی سیاسیدا هەڵدەخڕێنێ. لە ساڵی 1970دا لە سەفەرێکدا بۆ ڕۆژهەڵاتی ناوین بۆ خەڵکی فلستین و لێوارەی ڕۆژاوا کۆنسرتێکی بەخۆڕایی بەڕێوە دەبات. لە ساڵی 1988 گۆرانی ئاسیم بۆ نانگای جۆئان وەک باشترین گۆرانی خەڵکی سەردەم خەڵاتی گرامی ئاڤەردێرز پێدەدرێت. لە ساڵی 1993 دەچێت بۆ وڵاتی شەڕلێدراوی بۆسنی و هێرزگوین تا سەرنجی خەڵکی دنیا بەرەو ڕەنج و ئازارەکانی ئەم خەڵکە ڕابکێشێ. لە شاری سارایۆ جۆئان یەکەم هۆنەرمەندێکی بەناوبانگەکە گۆرانی بۆ خەڵک دەڵێت. لە مانگی ئۆکتۆبری ئەو ساڵەدا کۆنسرتێکی لە دوورگەی ئالکاترازی سان فرانسیسکۆ شوێنی پێشووی زیندانی بەناوبانگی فدراڵی ئامریکا بەڕێوە برد و داهاتەکەشی بۆ ڕێکخراوی نان و گوڵی سوور تەرخان کرد. ئەمەش چەند نمونەیەک لە دەقی سرود و گۆرانیەکانی. سەرجەم دایکانی مانووی دنیا. سەرجەم دایکانی مانووی سەرڕووی زەوی سەرئەنجام هێوەر دەبنەوە. ئێمە منداڵەکانیان لە ئامێز دەگرین و باشترین هەوڵی خۆمان ئەخەینەگەڕ. کاتێک خۆر بەسەر پێدەشتەکاندا دەخزێ ئەوان ڕێگە بۆ ئەوین و گۆرانی دەکەنەوە. دەچن بە پیریەوە و دایکانی ماندووی دنیا ئارام دەگرن. جوتیار بەسەر تراکتورەکەیەوە لە پاڵ زەویە کێڵدراوەکەیدا سەرسام ڕادەوەستێ. کاتێک ئێمە مەزراکەی بۆ دەدێرین. بە فرمسکی ئەو بازرگانە سفتانەی کە خۆیان دەزانن چۆنیان لەگەڵدا جوڵانەتەوە. جوتیارانی ماندووی سەرزەوی هێوەر دەبنەوە و کرێکارانی چەوساوەی دنیا سەر لە نوێ سرود ئەڵێن و بە شێوەی کۆڕ و بە کۆمەڵ مەژدە ئەدەنە هەمووان ئێمە ئیتر دەست بەتاڵ نابین چۆن لە مەولا کوێلەی کەس نین. کرێکارانی دنیا سەر لە نوێ سرود ئەڵێن و کاتێکیش لە هەموو دنیادا سەربازەکان جلە سەربازەکانیان ئاگردا سەنگەری سەر سنوورەکان چۆڵکرا جەنابی ژەرناڵیش کاتێ دەچێ بۆ بازیت سەربازەکان لە بیریان کردووە و ژنان و پیاوانی ماندووی دنیاش ئارامیان گرتووە. قەسیدەی ساکۆ و وانتێزیت. باوکە بڵێ من زیندانیم مەترسە لەوەی چاوانەکەم ڕابگەینی. چاوانێکی کردومە خۆشەویستی هەژاران و چەوساوانە. ئەمە شەرم نییە. شەرم سەنیا بێدەنگ بوونە و ئێستایش پێش ئەڵێم چی لە دژمانە. ئەو هونەرێک کە چەندین سەدە بە زیندوی ماوەتەوە لە پێچ و خەمی ساڵەکان تێپەڕی ئەو جار دەزانی چ شتێک سەرتاپای مێژووی تاریک و لێڵ کردووە. یاسا لە دژی ئێمەیە. بۆ گشتە عەزەمەت و بەرینایی و هێزەوە یاسا لە دژمانە. پۆلیس ئێستا دەزانێت چلۆن کەسێک بە تاوانبار یان بێتاوان بناسێنێ. هێزی پۆلیس لە دژی ئێمەیە. لە پاداشتی ئەو درۆ بێشەرمانەدا کە کەسانێک کردو یانە زیاتر لە پێشوو پارە ئەبەخشرێتەوە هێزی پارەش لە دژی ئێمەیە. نەفرەتی نژادیش لە دژی ئێمەیە و ئەمەش حەقیقەتێکە ئێمە دەست بەتاڵین. باوکی خۆشەویستم من زیندانیم شەرم مەکە لەوەی تاوانەکەم باس بکەی. تاوانی خۆشەویستی و برایەتی و ئەوە تەنیا بێدەنگبوونە کە شەرمەزاریە. من خۆشەویستی و بێتاوانیەکەم لەگەڵدایە و کرێکاران و هەژاران. سەبارەت بەمانەیە بەتوانام پارێزرا و خاوەنی هومێد و هیوا. بۆ ئەنجامدانی ڕاپەڕینی و شۆڕش دۆلار پێویست نییە. لە جیاتی ئەو ئەمانە پێویستن. هێزی بیرکردنەوە، خۆڕاگری، وشیاری و ئەوین و مرۆڤدۆستی. تۆ نەدزی دەکەی و نەکەسیش دەکوژی. کائینێکی ئومێد و ژیانی.
شۆڕش دەست بەدەست دەگەڕێ لە ئینسانەوە بۆ ئینسان و لە دڵەوە بۆ دڵ. وەک لە ئەستێرەکان دەڕوانم هەست دەکەم ئێمە نەوەی ژیانین و مردن داما و زەبوون. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان. تا لاڵقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرەنگتان دەسپێرن.